پێشکەشە بە هەرچی یەکێتی خوازە و ئەمڕۆژ ساڕۆژی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە یادی 46مین ساڵیادا دانیشتنی کاکە هیمدادی مامجەوهەری خۆشەویستە و پێشکەشە بە کاکە شاڵا کوردی بەرز و بەڕێز بژی کاکە هەرێمی بێزلاند بژی هەرچی کۆسرەتیە لساڵیادی شۆڕش و لە کاتی دامەزرانی هەزار سڵاو لە کفن و مەزاری شەهیدانی مەزاری شەهیدانی ئەی ئافەرم دەی 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 یەکێتی نیشتیمانی خەباتت نەبڕاوە بێ ڕەبیاڵە سەوزەکەت هەمیشە شەکاوە بێ ڕەبیاڵە سەوزەکەت هەمیشە شەکاوە بێ پیرۆزە پیرۆزە یەکێتی نیشتیمانی پیرۆزە پیرۆزە یەکێتی نیشتیمانی لە ساڵیادی شۆڕش و لە کاتی دامەزرانی هەزار سڵاو لە کفن و مەزاری شەهیدانی مەزاری شەهیدانی های بژی مامۆستاکان سەربەستی کورد لەلای گەورەترین خەما بوونی پیاوی ئەوهایە کە ئێستا گەشتین بەما بۆ کورشانازیە پیاوی وای هەبێ لەم سەردەما هاوشێوەت نییە لەناو هەموو بەنی ئادەما هاوشێوەت نییە لەناو هەموو بەنی ئادەما پیرۆزە پیرۆزە یەکێتی نیشتیمانی پیرۆزە پیرۆزە یەکێتی نیشتیمانی لە ساڵیادی شۆڕش و لە کاتی دامەزرانی هەزار سڵاو لە کفن و مەزاری شەهیدانی مەزاری شەهیدانی گەلی کوردی بەهیمەندەی فەقیر و هەژاران لە یەکێتی پیرۆز بێ بڕوخێ ستەمکاران بڕوخێ ستەمکاران پیرۆزە پیرۆزە یەکێتی نیشتیمانی لە ساڵیادی شۆڕش و لە کاتی دامەزرانی هەزار سڵاو لە کفن و مەزاری شەهیدانی مەزاری
شەهیدانی هەرەوەی وەکو مام جەلال دەیگوی کوێر بمێستە نەمایە وەکو مام جەلال دەیگوی کوێر بمێستە نەمایە ئەگەر سەفین لە بن بێ یەکێتی لە بن نایە هەر یەکێتی نیشتیمانی بۆ کوردستان قەڵایە بۆنەوەی دوا ڕۆژی کورد بۆتە سێ بەروسایە بەشخەڵانە دڵسوورم خوێنی سەڵ پێشەوایە ڕەبی ئەو کەسە کوێر بێت چاوی پێتا هەڵایە چاوی پێتا هەڵایە پیرۆزە پیرۆزە یەکێتی نیشتیمانی لە ساڵیادی شۆڕش و لە کاتیدا مەزرانی هەزار سڵاو لە کفر و مەزاری شەهیدانی مەزاری شەهیدانی